هونەرمەند سەفین ئەنوەر شکور یەکێک لە کەسایەتیە دیارەکانی نێو بواری هونەر و بە تایبەتی شانۆ. لەگەڵ بەشێک لە هاوکارانم چاوپێکەوتنێکمان لەگەڵ بەڕێز سەفین ئەنوەر بڵین ئامادە کردووە کە باس لە بەشێک لە یادگاریەکانی خۆی بە تایبەتی لە بواری شانۆ و هەروەها ڕێژکەی ئەو بە تەواوەتی لە نێو بواری هونەرا گفتوگۆ و قسە و باسی زیاترە. پێکەوە چاوپێکەوتنەکە بینین و ئەگەڕێمە وڵاتە. سەفینیان سلااو لەبێ خۆشحاڵم اینجا بزانم هەستێکی چۆنە دوای چەندین ساڵ جارێکی تر لە هۆڵی بەدی ئادارتاشی هەستێکی چۆنە ساڵانێکی زۆر لێرە خوێندکار بووی و دواتریش وەکو مامۆستا لێرە لە پەیمانگای هونەری جوانەکان وانەت وتۆتەوە. ئێستا کە سێری ستێجەکە کەیت و سێری سەر شانۆکەکەی و سەرتەختی شانۆکەکەی چیت بیرەکەوێتەوە؟ بەڕاستی خۆی من ئەم هۆڵە لەبەرەوەی 32 ساڵ لەمەوە پێش هاتوومەتە سەر تەختەی شانۆ فترەیەکی زۆر زۆرە کە بەڵام هەرچە نیەمەوە ناوی بەردەوام ئەو ڕۆحیەتەم بۆ دروست دەکاتەوە کە لە کاتی خوێندکاریما لێرە بووم. ڕاستە دواتر وەکو مامۆستا لێرە دەرسم وتۆتەوە بەڵام سەردەمی تەلەبایەتی پەیمانگای هونەرە جوانەکان ئەو سەردەمەیە کە ئێمە لە دوای ناوەندیەوە کاتی ئێرە شۆڕشێکە بۆ تیا دروستە بوو. هەمیشە کە ئێمە ئێرە هەموو ئەو کارنامەی دەرچوونانە ئەو شانۆیانەی کە ئیشم تیا کردووە یەتەوە بەردەمی خۆم، یعنی خۆمە بینم لە پەناو پایە، خۆمە بینم کە لەویا لە چ ئیشێکا لێرە دانیشتم، خۆمە بینم لەسەر کورسیەک، خۆمە بینم زۆر جارکە لە شوێنی ترانواندنم کردو و تەنانەتەوەی شانەشی کە کاری دەرێنانم بۆ کردو. بۆیە یەکێکە لەو شتانەی یا لەو خۆڵانی کە لە سلێمانیە زۆر زۆرم خۆشەوێت بەردەوام کەی تێرە یادەوەریەکانت دواو لێکن، یعنی ئەگەر کە ئەچیتەوە ناوی لە ژیان زۆر درێژترن. دایمەن ئەڵەم یادەوەریەکان لە ناوم قاعەیە لە ژیانم زۆر زۆر درێژترن، چونکە ئەگەر دابنیشی بەس تێڕابمێنیت ئەمەن دەشتی جوانی تایە، ئەمەن دەشتی جوانی تایە دوو مەرحەلەی جیاوازی. ژانی بۆ من شتێک زۆر زۆر جوانە و شانازیم پێوە کردووە. یەکەم خوێندکار بووم کە لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە خوێندکار بووم، دوایی یەکسەر بوومەتەوە بە مامۆستا لە ناو پەیمانگایە. یعنی یەکێکە لە ئیمتیازەکان یاخود لەو شتانەی یەکەم پلیکانی سەرکەوتنی من بوو کە خوێندکار بووم. دایمەن ڕاستە بە پلەی ئیمتیازێرم تەواو کردووە، تەلەبەیەک بووم ساڵی وا بۆ لە 2 بۆ 3 کارنامەی دەرچوونا کە تەلەبە بۆ یەک ئیشابێ، بەڵام شەو لێرە ئەماینەوە. یعنی من مشکلەکە ئەوە نیە بەز ڕۆژ بوو، یعنی کێم لەویایە نووسوم لە ناو هۆڵەکەیان نووسوم لەگەڵ ڕەفیقەکانم، لەگەڵ هەڤاڵەکانی ئەو کاتم، لەگەڵ خوێندکارەکان لە هەموو شوێنێک یادگاریمانە، یادگاری نان خواردنمانە، یادگاری شەڕمانەیە، یادگاری پرۆڤە و تەمرینەکانمانە، یادگاری سەرەتای ستۆدیۆی ئەکتەر کە لەم پەیمانگایەوە دروست بوو لەگەڵ مامۆستا بەڕێزەکان ئەو تەلەبانی ڕەفیقم. بۆیە هۆڵی بەدی ئەدارتاش هەم مامۆستا بەدیعە خۆی کە ڕئیس قسمم بوو و کاتام ئەم هۆڵەش هەستەکەم سمبولێکی زۆر جوانە لە ژیانمە. هەر لێرەش مامۆستا بوویت و دەیان و سەدان خوێندکار لێرە لە سەردەستی تۆ وانەی شانۆیان خوێندووە. ئەو هەستیان چۆنە کە هەستێکی جیاوازترە لەوەی کە ئیتر تۆ لە قۆناغی خوێندکاری دەرئەچیت و جارێکی تر یەکێک لە ئەرکە قورسەکانت پێویست بەردێت کە مامۆستایە و پێویستەکات نەوەیەکی نوێ پێ بگەێنی؟ دایمەن ئینسان لە هەر شوێنەکە ئیشکا پێویستە کات وا بە دڵسۆزی بیکات. هەوڵ با ڕۆژێک ئەگەر شاگرد بێ دوایی بێ بەوەستا، ئەگەر خوێندکار بێ بیر لەوە بکاتەوە بێ بە مامۆستا.
من بە شانازیەوە لە ماوەی ئەو 5 ساڵی پەیمانگای هونەرە جوانەکان کارێکی وام کرد کە ئەو مامۆسایانەی کە دەرسیان پێوتم دوجار لەگەڵ یان ئەوانەموتەوە. ئەمە شتێکی زۆر زۆر خۆش بوو لە ژیانمە. ئەنجاش تەلەبەکان کە هەمیشە کە قسەم لەگەڵاکردن بەم فترەیەشەوە جارێکیان لەگەڵ کۆمەڵک تەلەبەیە هاتمە ئێرە باسیەوەم کرد کە ئێوە ئەمڕۆ لێرە دانیشتون ئێوە ئێستا و داهاتووی ئەم میلەتن. بیر لەوە کەرەوە ڕۆژێک لە ڕۆژان لێرە بیتەوە بە مامۆسا، بیر لەوە کەرەوە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ مامۆساکەتا لەسەر ئەو تەختەی شانۆیە نواندنەکەی ئیتر هیچ لە کارکتەرەکانی ژیانت نامێنێ بە تەنیا بنە دوو کارکتەری جوان یا دوو کارکتەری ناو دەقێکی شانۆیی. بۆیە بەڕاستیەکەی پەیمانگای هونەرە جوانەکان پەیمانگای دایکە پێویستە کات خزمەت بکرێ. من بەش بە حاڵی خۆم بە ئەرکی سەرشانی خۆم ێزانم بەردەوامیش لە دوای پەیمانگایە کە لە هەر پۆست و پلەپایە کابووم ئەوەی کە دەستم پێوە بوو بێت بە تەنیا و تەنیا لە پێش هەموو شتێکەوە پەیمانگای هونەرە جوانەکان بووە، چونکە هەم تایە بەخێو کراوم، هەم تیاشە تەلەبەشم بەخێو کردووە، هەم جوانترین گروپم تیا دروست کردووە کە نزیکەی 111 خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان ئەندام بوون لە ستۆدیۆ ئەکتەر کە یەکێک بوو لە گروپە گەنجە هەرە چالاکەکانی سلێمان. ستۆدیۆ ئەکتەر چ جیاوازێکی بۆ تۆ هەبوو لەگەڵ مامۆسای پەیمانگای هونەرە جوانەکانە؟ واتە مەبەستم لەوەی وەرکانی کە لەوێ هەبوو هەمان ئەرکەکانی ئێرەیە یاخود هەندێک بابەتی تر هەیە کە لە ستۆدیۆ ئەکتەر دەتوانرێت جێبەجێ بکرێت و ئەرکێکی قورستر بووە دووبارە لەسەر شانی تۆکو مامۆستایەک. بە دڵنیاییەوە ستۆدیۆ ئەکتەر با بڵێم وەکو کوڕێکم وا بۆ کە دروستم کردووە. یعنی ڕاستە پێشتر ئیشم تیا کردووە لە سەردەمێکی نەوەکانە، بەڵام دوایی نەما. دوای هاتنەوەم لە سویسرا یەکەم کار کە کردم دروستکردنی ستۆدیۆ ئەکتەر بوو بە خوێنێکی تازە بە کۆمەڵە گەنجی تازە. چ شتێک ماوە شایستەی پێکەنین بێت تۆ بە تەنیا دەمت پێکەنێت کەچی چاوەکانت پڕن لە فرمێسکن. تۆ بڵێ مردەژنینێ نابێ؟ بێگومان. چۆن زانیت؟ سەفەر بۆ کوێ؟ هێشتا یادەوەری سەفەرە کۆنەکانمان بیر نەچۆتەوە. من لە ناو پەیمانگایە لەسەر کۆمەڵە قانون و یاسا ڕۆشتم، بە تەنیا ئەو وانانەمەوتەوە کە درابوو بە من، بە تەنیاش خوێندکارەکانم بە پێی یاسا و سیستمی پەروەردەیی هونەری لە ناو پەیمانگا ئەوت لەگەڵیان بەشداریم پێکردن. بەس دوای ئەوە ستۆدیۆ ئەکتەر سربەستێکی ئازادتر بوو. یعنی من لە ستۆدیۆ ئەکتەرا کاری دۆبلاژمانە کرد لەگەڵ تەلەڤیزیۆنەکان. لە ستۆدیۆ ئەکتەرا بۆ یەکەمین جار کامێرا و جیازی ماکن تۆش و ئەمانەمان کڕی، دەستمان کرد بە شۆرت فیلم، بە کورتە فیلم. ئەمە یەکێک بوو لە شتە باشەکانی تر بۆ ئێمە. دوجار بە ئازادانە ئیشمانە کرد لەسەر و گەنجانە. من پێتەڵم لەوانەیە بڵێم ئەگەر بڵێم نیوەی هەموو پۆلێک لە ناو ستۆدیۆ ئەکتەرا بوو لەو کاتەیە لە جێی خۆیەتی، بەڵام ئازادانەتر و چۆنەڵی ئازایانەتر ئیشمانە کرد، چکە ئێرە سیستمێکی پەروەردەیی و لەسەر و ئێرەشەوە سیستمێکی بەرزترەیە. بەس لە ناو ستۆدیۆیان گەنجەکانمان کردەکار ئیشمان بۆ ئەوە کرد کە لە هەموو بوارەکانە ئێمە ئیش بکەین. بینامان هەبوو، ڕۆژانە دۆبلاژمانە کرد، ستۆدیۆی دەنگیمانە بوو کە چەندین شۆرت فیلممان دروست کرد کە بەڕاستی زۆریان کاری زۆر زۆر باش بوون لەو سەردەم و کاتەیە. دوجار ئەو ئیشانەمانە کرد کە ئەمانزانی چی بکەین. ستۆدیۆ ئەکتەر جگە لەوەی کە لە ناو خۆیان ئیشمانە کرد لە دووەک و لە هەولێر، ئێمە کارمانە بردە ئێران، کارمانە بردە باکووری کوردستان، لە تورکیا کارمانە بردە ئەڵمانیا، کارمانە بردە بریتانیا، کارمان بردۆتە سوید. تەنانەت زۆرینەی ئەو گەنجانی لە ستۆدیۆ ئەکتەر حەز ناکەم بەناو ناویان بێنم، هەمویان ڤیزەی ئەڵمانیا و سویسرا و سوید و ئەوروپایان وەرگرت و کارەکانمان لەوێ نمایشە کرد. ینی کارمانە بۆ لە لەندەن بە زمانی ئینگلیزی پێشکەشمان کردو، کارمانە بۆ لە ئەڵمانیا بە زمانی ئەڵمانی پێشکەشمان کردووە. ئەمە وا بوو کە کۆنتاکت و پەیوەندیەکمان لەسەر ئاستێرەمی کوردستان تۆزێک بۆ بەرزتر کرد. بۆیە ستۆدیۆ بۆ من هەمیشە واڵێم تەنیا شوێنە کە زۆر 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 بە ڕازگۆیی کارم تیا کرد، لەوانەیە زۆر ڕازگۆتر لە هەموو شوێنەکانی تر. ڕاستە لە هەموو شوێنەکە خزمەتم کردو، بەڵام لەوێ ئیتر کوڕی خۆم بووە، ویست هەموو شتەکان بەو شێوازە باشترین بێ. چونکە ستۆدیۆ خزمەتی بە ئەوە ناکرد بەس بە گەنج. ئێمە ڕێزمان لە ڕابردووی ئەو هونەرمەندانە کرد، لە هەموو
ڕابردووی ئەو کەسانی کە ڕۆژگارێک خزمەتیان بەشان و بواری ونەری کرد بێ مەوامەڵەمان زۆر باش ئەنجە مساسەفین ماوەیەکی زۆریش فەرمانبەریت ئێستا لە بەرەبەراتی گشتی ڕۆشنبیری و نەری سلێمانی لە بەشی شانۆ کارەکان لەوێ چ جیاوازێکی هەبوو بۆ تۆ فەرمانبەری و بە بڵێم جیاوازی فەرمانبەری و مامۆستایەتی چ جیاوازێکی هەیە و ئەرکەکان لەوێ چۆنە؟ ئەرکەکان لە وەزارەتی ڕۆشنبیری زۆر قورسترە من قورسترە لەبەرەوەی لە سندیکای هونەرمەندان کارمە کرد ئەگەر کرا دوایی باسی سندیکای هونەرمەندانەکەین یەکێک بووم لەو گەنجانەی کە لە کۆنگرەی هونەرمەندان پێشنیاری کرد و زۆر بە شانازیەوە هەواڵ مامجەلال ڕەوانشاد مامجەلال 4 کەسی دامەزران لەسەر بۆی لە ناو سندیکای هونەرمەندانە خزمەتکەن و خزمەتەکەشمان لەسەر وەزارەتی ڕۆشنبیری بوو. دوایی جموجۆڵەکانم زۆر بوو سەرەتا لە پرزگەوە دەستم پێکرد لەوێ تا بوومە پسپۆڕی هونەری شانۆ بوومە مەسوولی ناوەندی شانۆ دواترە لێوە بوومە سکرتێری لیژنەی ڕاوێژکاری پارێزگای سلێمانی بۆ هونەر پێشنیازیان کرد کە بێم لە بەڕێوەبەرەتی هونەری شانۆ وەک بەڕێوەبەر دەست بەکار بم. بەڕاستی سەردەمی کاک عەباس بوو یەکێک لە بەڕێوەبەرە گشتیە زۆر باشەکان پیاوێکی جەری و ئازا کە سلێمانی خەڵکی ئازا و جەری ئیوایەوێت. من بەر لەوەی ببم بە بەڕێوەبەر لەوێ 26 خاڵم ما بە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر وتم ئەم 26 خاڵە ئەتانەوێت جێبەجێی بکەم وەکو پرۆژەی 4 ساڵی ئایندە بەسەر چاو بەردەوامە بم. ئەگەر نا ئەوە پێویست ناکات چکە کاتی تاقیکردنەوە نیە کاتی پرۆژەیە بدرێ و پرۆژەش جێبەجێ بکرێ. بەڕاستی کاک عەباس هەر 26 خاڵەکەی ئیمزا کرد لەسەر و 26 خاڵەکەەوە 2 خاڵی تروتی واد لێ کردم 2 خاڵی تریشەیە من ئیزافی کەمە سەر بەرنامەی کارەکەی تۆ یعنی ئەوە بووە من لە پێش ئەوەی ئیشکەم چکە لە توانای خۆم ڕامەبینی وەکوا بوو 26 خاڵی گرنگ بۆ من بووە بە ئیش بووە بە پرۆژەی کار بوو بە سەرکەوتنی دوا ڕۆژی من لەوەیە بالفعلی جواب بوو یەکێک لەوانە چوونە ناو تەلاری ونەر بوو کە وازمان لە ماڵێنا بەداخەوە کە ئێستا شانۆ چۆتەوە ناو ماڵێکی کۆن کە هیچ سیمایەکی تیانە چوینەوە ناو تەلاری ونەر هۆڵی ڕۆشنبیری سلێمانیمان وەرگرتەوە بۆ بەڕێوەبەرەتی ونەری شانۆ مۆزەخانەیەکی جوانمان بۆ هونەرمەندە کۆچ کردووەکان دروست کرد ئەو کەرەستە و شتانی کە هونەرمەندەکانی پێناسەوە ئێستش لە ناو هۆڵی ڕۆشنبیری سلێمانیایە کۆڕ و سیمینارەکان بە هەفتانە لە هەموو کافەکانی سلێمانیا بەردەوامە بوو هیچ هەفتەیەک نەبووە کۆڕ و سیمینار لە ناو کافەکان لە سلێمانیا نەبوو بێ و بەڕێوەبەرەتی ونەری شانۆنەی کردبێ فستیڤاڵەکانمان هەمووی هێنایەوە سلێمانی ئەو کاتە فستیڤاڵەکانی تریشمان دابش کرد بەسەر شوێنەکانی ترا فستیڤاڵی شعرمان نا باڵەبجە شانۆی شەقاممان نا بە دەربەنی خان فستیڤاڵی هەڵپڕکی بینەمیلەری ئەوەی کەلتورە جیاوازەکانمان نا بە شارۆچکەی کەلار وای لێ هاتبوو جموجۆڵێکمان دروست کرد بوو ئەنجا هەر لەو کاتە پێداگریمان کرد لەسەرەوەی کە سلێمانی بۆ پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان پەیوەندیەکی زۆر کراوەمان لەگەڵ هەموو وڵاتەکانی دەرەوەیە دروست کرد وامان کرد پیجێکمانە بێت پیجێکمان بۆ بەڕێوەبەرەتی ونەری شانۆ دروست کرد لەگەڵ فەیسبوکێک ئەرشیفمان دانا بۆ هەموو ئەو ئیشانەی کە کراوە بەشداریمان کرد و کردمانە موڵکی خۆمان هەموو ئەو چلە و ساڵانەی کە هونەرمەندەکان خزمەتێکی زۆریان کرد و بەجێیانێشت بووین کار لەناو بەڕێوەبەرەتی ونەری شانۆیە پێویستی بە ئازایەتیە پێویستی بەوە نییە چکە تۆ کە کارەکرد لەناو وەزارەتی ڕۆشنبیریە لەناو وەزارەتێکا کارەکەی بەبیر لەوەکەیتەوە پێش هەموو شتێک تۆ عەقڵ بەرهەمێنی تۆ تاکێکی کوردی هۆشیار دروستەکەی تۆ پارە نابێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان تۆ پێویستەکات بەڕاستی باشترین بودجە لە تاریخ و مێژووی وەزارەتی ڕۆشنبیریە کە شەڕمان لەسەری کرد ساڵی 2012 بوو کە ئێمە وەرمانگرت من لەو ساڵەیە بیرمە بڕی 1 ملیار و 100 ئەمەنە ملیۆنمان بۆ بەڕێوەبەرەتی ونەری شانۆ وەرگرت کاک عەباس لە دانیشتنەگاوتی کاک سەفین زۆرە وتم کاک عەباس هەڵەسم ئەڕۆم من بەمە ناتوانم تەختی سلێمانی بکەم بەڕاستەکەی پرۆژەکان زۆر من ئەگەر بڵێم هونەرمەندان شایەتی ئەو حاڵن کە سەردەمێکی ئاڵتوونی بوو لەگەر ڕێزم بۆ هەموو سەردەمەکانی تر لەوانەیە سەردەمە بوو بێ زۆر خراپێ بەڵام یەکێک لە شتە زۆر باشەکانیش کە کردمان دەوڵەمەندەکانمان هێنایە ناو کای ڕۆشنبیریەوە یعنی ئیجبارمان کردن کە ئەوانە بێت لە سلێمانیە کە کارەکەن بیزنسەکەن لە کای ڕۆشنبیریە بەشدار بن و دامی بەڕێوەبەرەتی ونەری شانۆیان کرد زۆر باشە گفتوگۆکانمان بەردەوامی بێت و پرسیاری زۆری تریشم ماوە
لەگەڵ مامۆستا سەفین لە پەیمانگەی هونەرە جوانەکانەوە پێکەوە هاتین بۆ یەکێک لە شوێنە هەرە جوانەکانی شاری سلێمانی کەویش باخی گشتیە منۆکو خۆم ساڵانێکی زۆرە سەردانی ئێرەم نەکردووە سوپاس مامۆستا سەفین دەرفەت بوو منی جارێکی تر باخی گشتیم بینیەوە هەستێکی چۆنە کە یەکێک لە مۆرکە جوانەکانی شار هەمیشە زیندووە و ئێستا بەم کاتە خەڵکانێکی زۆر لە تەواوی تەمەنە جیاوازەکان لێرە بینی خۆش یادگاری چوو هەیە لەگەڵ لێرە دەروون خان باخی گشتی یەکێکە لە شوێنە زۆر جوانەکانی سلێمانی وەکو سەرچنار وەکو شاخی ئەزمەر گۆیژە وەکو بەردەرکی سەرا ئەمانە یادەوەری هەمومان پڕن لە شتی جوان لەناو ئەم شوێنانەیە جوانتر لەناو باخی گشتیا کە ئەوەیە ئێرە پەیکەری چەندین شاعیر و نووسەر و خەڵکانی زۆر ڕۆشنبیری تایە زۆرم پێ خۆشە کاتچتە پارکی ئازادی بە هەمان شێوەچیت پەیکەری و کەسانە بینی کە خزمەتێکی زۆری سلێمانی و ڕەوشی ڕۆشنبیری و هونەر و کەلتوریان لەم شارا کردووە ئێرە وەکو شوێنە کەلتوریەکان پێویستەکە ئاوا جوان و بپارێزرێن جوانی ئەم شوێنە لەوایە ئەم شارە من دایمەن بیری لە یەکەم عنی تۆ سێریکە شاری ئێمەڵین پایتەختی ڕۆشنبیری ئەڵێن شاری شاعیران و نووسەران و ڕۆژنامە نووسان جوانترین شەقامی سالمە لەم شارەیە بە ناوی سالمەوە شەقامی مەولەوی یەکێکە لە شەقامە زۆر جوانەکان بەڵێ پیرەمێرد نالی یعنی ئەمانە هەمووی سیما و مۆرکی سلێمانین کە چەندێک خۆشحاڵم بۆی کە ئێمەناو ئەم شارەوە قوتابخانی عەلی بۆسکانی نەجمەدینی مەلا هەمووی بە ناوی کۆمەڵە کەسانێکەوە بوون کە خزمەتی ئەم شارەیان کرد و خەڵکی ڕۆشنفکر و ڕۆشنبیر بوون هەر وەکو چۆن ئەوانەی کە ئیداری سلێمانیێن و ئەوەی کە پێشتریش لە ڕابردووە یاوێتی هەمووی لەسەر دەستی کۆمەڵی خەڵکی ڕۆشنفکر و ڕۆشنبیر دروست بووە سلێمانی ئەمەندە شیرینە لە لای خەڵکەکەی و لە لای خەڵکەکانی تریش یعنی من زۆر جار لەوانە پرسم کە هونەرمەندن یا لە دەروی سلێمانی هاتوونەتە ناوم شارەوە ئیشەکەن یعنی خەڵکی کەرکووکن یا خەڵکی ئەولێرن یا خەڵکی قەزا و ناحێکانن سلێمانی باوەشێکی وای بۆ کردوونەتەوە هەست بە غەریبایەتی ناکەن یعنی زۆر دەمێکە لەوەی کە سلێمانی دایمەن وەکو پیرەمێرد لە ساڵی 1930 لە سلێمانی وەکو حەوزێک وایە ئەمە وای لاتوە هەموو کەس هەست بە ئارامیەکە هەست بە ئازادیەکە لەم شارەیە جوانترین شت لەو شارە ئەوەیە کە ئەم شارە مۆدێلە بۆ هەموو شوێنێک تریێرێنی کوردستان یعنی ئەگەر بڵێم یەکەمین چاپخانە یەکەمین ڕۆژنامە یەکەمین پەیمانگا یەکەمین زانکۆ یەکەمین چەخماخەی شۆڕش هەمووی لەم شارەوە سەری هەڵاوە سلێمانی یان بە معنای کەلیمە هونەرمەند دروست دەکات یان بەقەر ئازایەتی و ئازایی سلێمانی هونەرمەند دەخڵقێنە یان درستی ناکە ئەوەی لەناو سلێمانی کارەکا بێ بە ئازادی و ئازایانە ئیشکات ئێمە لەناو ئەم شارە و بە ڕەخنە دروستبین بەڵام دوجار هەمومان ڕەختەکانمانەکەینە هێزێکی پۆزتیڤ بۆ ئەوەی سلێمانیەکەمان جوانتر بێ سلێمانی دیسانەوەڵە مۆدێلە بۆ هەموو شوێنەکانی تر سلێمانی کەیتە ناویەوە زۆر جار من زۆر وڵاتم بینیوە زۆر وڵاتی دەرەوەشم بینیوە ئەو کاتێک کە لە ڕاپەڕینەوە لە تاس و جۆیت و داخلی سلێمانی هەستێکی ئەوەنە جیاوازە ئەو هەستە ئەگەر بڵێم لە هیچ شوێنێکی دنیاە بۆ دروست نابێ بۆیە من دایم ئەڵێم یعنی خۆم خوێندکاری قوتابخانەی مەحوی بووم کە دایمە موت بۆ مەحوی یعنی لە سابوونکەران بۆ کە سەیرم کرد هەموو ئەم شارە خەڵکانێک بوون بە سمبولی زۆر جوان ئەوانەشی کە ئێستا لە دەروی سلێمانیە ژین زۆر جار کێنەوە ناو شارەکە ئەڵێن جوانی سلێمانی ڕۆشنبیری لە سلێمانی خەڵکی سلێمانی ئەمە یعنی ببورن وانایەنێت کە خەڵکی شوێنی تر یاخود لە ئاستێکی ترابن بەڵام خۆشەویستی سلێمانی لە ناو دڵی ئێمە جیاوازیە اینجاوەکو هونەرمەندێک وەکو شانۆکارێک پێم خۆشە بزانم چیتر ماوە تۆ پێشکەشی ئەم شاری بکەیت پێویستە کات لە سلێمانیە من بەش بە حاڵی خۆم ئەمەیە چۆن پەیمانگای سلێمانی بەشی شانۆی زانکۆی هونەریش لێرەیە هەبێت یەکێک لە بەشە گرنگەکانە شانۆ لەم ساڵەیە لە ساڵانی 1920ەکانەوە بووە خێزانە کۆنەکانە چوون بۆ سینەما شانۆیان لەسەر سەکۆکان پێشکەشە کرد زۆر جوانە ئەو نەریتە بگەڕێتەوە پاراستی کوردەواری و کەلتور و کوردیەتی خۆمان لەنێو ئەم شارێ ئەو شان و کوردی کە خەڵکێک ئەوەی کە ئێستا ئێمە پێڵین پایتەختی ڕۆشنبیری بە ڕەنجی کۆمەڵێک هونەرمەند و ڕۆشنبیر هاتووە ئەمە ها سواڵێک نییە حکوومەتێرێن بۆ سلێمانی کردبێ ئەمە بە ڕەنجی ئەو کەسانە هاتووە تا ئاراوەکە خەباتیان لەم شارا کرد و هەموو تەمەنیان کردووە پێویستەکە هۆڵەکان زۆر زیاتر بن پێویستەکات سلێمانی شانوی شەقام و مۆزیک و گۆرانی و پێشانگاکان هەر وەک چۆن لە باخی گشتیایە لە سەرچنارەیە لە هەموو شوێنەکەی پێویستەکات سلێمانی وای لێبێت ئەوەی کە داخڵە بێت
سیمایەکی کەلتوری هوەری هی مۆرکی ئەم شارە بێت کە ئێمە بەجددی یونسکۆ قەنەعەتی بۆ کردو کە ئەمە شاری ئەدەب و ڕۆشنبیری شاری ڕۆشنبیریە. سپاس بۆ ئەم دەرفەتە بە هیوای کاری باش و کاری جوانتر و بۆ هیوایم کە هەوڵەکانی بەڕێزیشتان بە تایبەت بۆ هونەر و هەروالەوە تایبەتریش بۆ شانۆ بەردەوام بێت. سپاس بۆ تۆ مامۆستا سەفید. زۆر سپاس بۆ تۆ. تا بێگەشتنەوەیکی تر خواسان لەگەڵ بێت.